یانەی سیروانی نوێ یەکەم سەرکەوتنی خۆی لە وەرزی ئەمساڵی خولی نایابی کوردستان تۆمار کرد کاتێک بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک میواندەری لە یانەی هەڵۆ کرد و یانەکەی بارزانی ڕوبەڕووی دووەم شکستی لەسەریە کردەوە. سیروانی نوێ قەرەبووی شکستەکەی هەفتەی ڕابردووی کردەوە و یەکەم سەرکەوتنی لاوەرزی نوێی خولی نایابی کوردستان لە سەرحسابی یانەی هەڵۆ دەستەبەر کرد. لە درێژەی یارەکانی هەفتەی دووەمی خولیانە نایابەکانی کوردستان یانەی سیروانی نوێ لە نێو یاریگای خۆی میوانداری لە یانەی هەڵۆ کرد. سیروان هەر لە سەرەتاوە بە بێزی دەستی با یاریەکە کرد و پەیام ئەحمەد لە خولەکی پێنجی سەرەتا گۆڵی پێشکەوتنی سیروانی تۆمار کرد. هەمان یاریزان لە خولەکی سیانزە خۆی بە گۆڵی هەڵۆگەیاندەوە و گۆڵی دووەمیشی بۆ سیروانی نوێ زیاد کرد و عەبدولعەزیز مەحموودیش لە ڕێگەی لەدانێکی ڕاستەوخۆ لە خولەکی 33 توانی گۆڵی سێم بۆ سیروانی نوێ تۆمار بکە و جێمی یەکەمیش بۆ ئەنجامە بە کۆتا. لە جێمی دووەمی ژیارەکە ئاستی تا ڕادەیەک مامناوەندی بەخۆ بینی، بەڵام گۆڵەکان بۆ کۆتا ساتەکان دواکەوتن. لە خولەکی 86 پەیام ئەحمەد جارێکی دیکە خۆی بە گۆڵی یانەی هەڵۆ گەیاندە و هاتریکی خۆی لایارەکە و چوارەم گۆڵی سیروانی نوێی تۆمار کرد کە منبەش بووە دووەم یاریزان لە وەرزی ئەمساڵی خولی نایابی کوردستان هاتریک تۆمار بکات. لە کۆتا خولەکەکان یارەکەشدا بە دیاریکراوی لە خولەکی 88 محەممەد عەزیز تاکە گۆڵەکە یانەی هەڵۆی تۆمار کرد و یارەکەش با 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە سوودی یانەی سیروانی نوێ با کۆتا هات. بڵێم ئاسی ڕاستەقینی سیروانی نوێ ڕاستە بێمە بە ئەنجامێکی گەورە بردومانەوە نەخێر ئاسی ڕاستەقینی سیروانی نوێ لەوە گەورەتر یعنی ماتوانی ئەنجامەکە بە زیاترکەین و هەرچەند یاری یەکەم لەوانەیە خۆتان ئاگاتان لە ئەحداسەکان بوو بێ بەدەر لە ئەحداسەکان ئاسێکی باشیان پێشکەش کرد نەماتوانین ببینەوە بەزەم ڕۆتوانیان تعویزی ئەوە بینەوە چکەتەوە عادەتەن لە یاریگای خۆتا سێخاڵ لە دەستنەی باشە سوپاس بخوا ئەگەر بڵین ئاسی لە 100% پێشکەش نەکردەوە بەس ئەنجامێکی گەورە و سێخاڵێکی گەورە دەوری جاری وایە ئەگەر باشیش یارینەکەی ئەتوانی سێخاڵەکە بێنیت ئەوە گرنگترە بەزەم ڕۆ باش بوو هەم کۆنتترۆلی ساحەکەیان کرد بوو هەم سێخاڵ یاریەکەیان بەدەستێنا و وەکو چۆنەڵێ تعویزی شکستەکەی یاری پێشتریان بەخوای گەورەکەیم ڕێتوانیمان بە ئاست و بە ئەنجامی گەورە سەرکەوتنێک بەدەست بێنین دوایەوەکە لە یاری یەکەمە ئاسمان باش و بەڵام ئەنجامەکە بەدڵی ئێمە نەبوو ئەم هەفتەیە توانیمان بە شێوەیەکی باشتر خۆمان نامەدەکەین بۆم یاریە سپاس بەخوا توانیمان ئاستێکی باش پێشکەشکەین و بردنەوەیەکی بەدەست بێنین سپاس بەخوای گەورە بە یارمەتی هاوڕێکان دوانیم هاتریک بکەمە لەم یاریەتا وەک دووەم یاریزان لە وەرزی خولی کوردستان. بەو ئەنجامەش سیروانی نوێ پاشکستی هەفتەی ڕابردووی بەرامبەر بە یانەی سۆران یەکەمین سێخاڵی لە خولی نایابی کوردستان دەستەبەر کرد و هەڵۆش بۆ دووەم یاری لە سەریەکە ڕوبەڕووی شکست دەبێتەوە.